محەممەدی ماملێ یەکێکە لە هونەرمەندە ناسراوەکانی کوردستان. لە ساڵی 1925 لە گەڕەکی خڕەی شاری مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. هونەرمەند محەممەدی ماملێ یەکەم گۆرانی خۆی بە ناوی ڕۆیی بەجێهێشتم لە ساڵی 1938 چڕیوە. ئەم هونەرمەندە لە تەمەنی لاویدا بوو بە یەکێک لە پێشمەرگەکانی کوردستان لە سەردەمی کۆماری کوردستان و لەگەڵ کچی کاپتن محەممەد مەولود هاوسەرگیری کرد کە کەسایەتێکی ناسراوی ئەو سەردەمە و بەرپرسی ئاسایش و پاراستنی شاری مەهاباد لە سەردەمی کۆمار بوو. لە ژیانی باب و باپیرانی هونەرمەندی خواڵێ خۆشوو محەممەدی ماملێ شاعیرێکی ناوداری کورد هەیە کە لە شاعیرە کلاسیکیەکان هەژمار دەکرێتن کە شاعیری پایەبەرز وەفایی جگە لەوەی شاعیرێکی ناوداری ڕێزی شاعیرەکانی کلاسیکی کوردی بووە، خاوەن کۆمەڵێک ئاواز و ئاهەنگی تایبەت بە خۆی بووە، نمونەی وەک شیرین تەشی دەڕێسێ کە ئەو ئاوازەکە و هەمهۆنراوەکەشیە خۆیتی و دەیان میلۆدی تریش ئەو ئاواز و ئاهەنگانە خاوەنەکەی خودی وەفاییە. بەڵام گەورەیەکە و ڕێزەکە بۆ ئەو خانەوادەی ماملێ باوک و باپیرانیشی وەکو سەرچاوەکان ئاماژەی پێ دەکەن کە سینە بە سینە و ئاواز و ئاهەنگانیان گەیاندۆتە محەممەدی ماملێ ستایلەکەی زۆر مەقام نییە وەکو ئەوی سەربەست بێ، زۆر ئازاد بێ لە ڕووی ڕیتمەوە. لە هەمان کاتیشدا وەکو بەستەیەک نییە لە چوارچەوەی ئیقاعێکی دوو لە سەر چوار یان سێ چوارەک یاخود هەر ئیقاع لە ئیقاعەکان لە نێوانی ئاوازێکی ئاسایی و مەقامێکی ڕەها شێوازێک لە دەربڕینی ئەدلیب هەیە خودی گۆرانی بێژ و خانەندا یاخودەوەی ئاوازەکەی دانەوە سەرپشک دەبێت لەوەی وەزنەکەی ڕاگرێت. ئەم هونەرمەندە لەگەڵ دەنگی خۆش و ستایلی تایبەتی هەوڵیداوە شیعری شاعیرە ناسراوەکانی کورد بۆ گۆرانیەکانی هەڵبژێرێ و ئەو ئاواز و گۆرانیانەی لە فارس و تورکەکانەوە وەریدەگرت جلی کوردانی لەبەردەکرد و ڕەسەنایەتی گۆرانی و ئاوازی کوردی پێدەبەخشی. بەحقەت کە دەڵێن مامۆستا ماملێ بێ ئیمکانات بۆ ئیمکاناتی بەحقەت وایە، بەڵام نەبوونی تەکنۆلۆژیا و کات ئەو هۆکارێکە مثلا بۆ نمونە تەزیلێکی کە بتوانێ ئەو گۆرانی کە سازی دەکات و دەمێشکی خۆیدا ڕایگرێ و چون بۆی ڕناژیرێ لەوێدا تەزیلی کاتالی بیری نەچێتەوە نەیبوو ئەو تەزیلە ئەو سەردەمەی کە باوکم بەڕەحمەت بیشی کردو. هاتووە یەکێک لە خوشکەکانم کە خوشکە گەورەکەمە ئەوی بۆ نمونە کردووە وەک تەزیلێکی کردووە بۆ خۆی، بۆ نمونە چاڵێکی نیوە گۆرانێکی ساز کردووە، نیوە گۆرانەکەی کامل نەبووە بۆی کە ئەوەندەی لەبیر نەچێتەوە. هەستا هاتووە بۆ خوشکەکەمی کتۆکتی داوە ڕۆڵە ئەوەی دەمێشکی خۆت داڕاگرە هەرچی کوتم
لەبیر نەچێتەوە زۆر ئەو سەدەمە باوکم چەری وا بۆ مەسەن بە 2 هەفتە 3 هەفتە دەڕۆیشت داوات دەبوو لەو شاری دوور کە دوای ئەوە کە دەهاتەوە بانجی دەکرد داڕۆڵە وەرە بزانم ئەو گۆرانەیە کە بۆم کوتی چی بووم بڵێەوە باوە بیرم بێتەوە دەبووە خوشکەکەم بۆی بڵێتەوە بۆی کە باوکم ئەوە بیری بێتەوە دووبارە ئەو نیوە کە نێوچڵ بوو نیوەکەیش بۆ ساز دەکرد ئاکەی تەکمی دەکرد و دووبار لەسەر بۆی دکتۆر دەکوت بۆم ڕاگرێت تا ئەو ڕۆژێ دەچم تۆماری دەکەم خەیدینە ئێمە خەڵک ئەگەر خۆشمان خۆمان قەدری بزانین لەوەیە قصری خیال سایز نکیم جانا خشتک زیو بیم اسبق لایاس پیرا وی جانا بایارن بگذاری بیم نردم آجل چی بو چی جانا لا حول ولا يسامي الفرشي بويا صايص كم جنا كايص خوشي ويا يا ديبي کە جوانترینشت لە گۆرانی کوردی و لە هەموو گۆرانی دیکانی جیهان کەلیماتە. ماملێ جوانترین شتەکانی خۆی بە کەلیمات بووە. کەلیماتی مام هەژاری هەڵبژاردیە، هێمنوکەیانی هەڵبژاردیە، وەفای هەڵبژاردیە. ئەو شاعیرە گەورانش لەناو کورد زۆر خۆشەویست بوونەوە. خەڵکی کلاسیک و خەڵکی ئێستاش ئەو شاعیرەوان دەخێنتەوە. ماملێ خۆی جێگەی باشی هەبووە. ئەو مەدرسە توانیتی ئەو شتانە من خۆی کۆکاتەوە لە خەت زەماوەر کوبیتەوە. بنتی لەو فەسیلی لاوەتی یادی بەخێر بۆ ئەوەی پیرانە نەمرم یادی دیرینم دەوێ. کوانێ ئەو شەوگارە بێدەنگەی لە جوانگەی جێ هەواز کە زڕەوەک بوو من کوتم هێدی بە حەزمینم دەوێ. ئاگە تاوانەی
حەزی ڕادا سپاردم بە دەستە خوشتێکی خۆمدا خوشتی ئەحمەدی شێربەجی هەر لێ ڕادا سپاردم پێ بڵێن مێردم کە دەرا هاوتەمەنی منیش نەبووم هاوتەمەنە بووە ئەما هیندم خۆشی لێ هاتۆ هیندم پێ پیاچی بە شەخسیەت بۆیە هەر لێ میش دەگوت بە دایکم وەڵام مێردی ناکەم بەخوا با بمێزاس و ئینسون حکم ئامین بە خاتری خودای لە کۆڵمان نابێت و دەبێتە ماڵەما ئاخەتە جوای بێشی بدەوە کچێ دەمگوت دایکم مێردی پێ ناکەم ئەخە لە کۆڵم نەبووە ئەمیش خۆشیم لە ئەخلاقی دەهات بڵم نەهر نەبووە درۆ دەکەم وەڵا زانت کان هەر چۆنی بشدا زار توی هێستا جواب نەدا وەکتی ساحب و شای ڕەحیمی شێربەجێ براکەی ئەوە دە لە ژێر گۆرانێکی پێ هەڵدەڵێم ئەما چاوم ڕشوە چاوم ڕشت و پشتین دەترە هەوریشم لە پشدا بوو تی پشتین دەسری هەوری بەستویە بە شروملی ئاوری دەدرجی بردامە دوو چاوی بەکلی خلاص قاقالان چۆ دەرەکن ساحیبێ کوتی ساحب دەستم خۆش نەبێ هەزار ڕەحمەت لە قەبرت وەڵا زار ڕۆژێکی میوانمان دەهات برینزم دە مەنزەڵێک کردبوو تی ئامین یەکتم بەڵە پێت داوەرە تم نابان جەکەم خرادەبی ڕاوەستە تی تو خوداوەرە زاریم شتێکی بۆ هاتۆ وەڵا چمە ژوورتم دەڵێ چی تی ئامین یەکتم بەڵە تی توی گوڵی گوڵزاری بەرین وا مەکە بەرزی گوڵم نێوی دڵم سربەی دە ساوان مەکە بەخوا سرمە پێتەرە کردم کاچ خۆ هونەرمەندی خوا خۆش بوو محەممەدی ماملێ بەشێکی زۆری ئاواز و هۆنراوە و میلۆدیەکانی مکوریانی تۆمار کردەوە بە ستایلی و شێواز و ئەکسنتی خۆی لە دەربڕین لە ئەداکردن جگەلەوە خاوەن دایان گۆرانی و میلۆدی خۆیەتی کە خۆی لە زادەی ئەزمموی خۆی ئەوەشیان هەر جێگای ڕێزە جگەلەوە هونەرمەند گوایە هەندێک ئاواز ئازارین یاخود تورکین لە وڵاتانەی دەوروبەری وەرگرتووە لە ڕاستیدا ئەوە جێگای مشتومڕە ساغ نەبووتەوە ئایا لە ئەساسە ئەو میلەتانی تر وەکو فارس یاخود تورک کە لە محیط و دەوروبەری مەهاباد هونەرمەند محەممەدی مامل لە ژیانی خۆی ئەو ئاوازانی وەرگرتووە چونکە ئەو میلەتانەی پێش میلەتی کورد خاوەن تۆماری دەنجی بوونە خاوەنی گروپی موزیکی بوونە خاوەن ستۆدیۆ بوونە کە ئەوان ئەو دەنگە میلۆدیانیان تۆمار کردووە بەڕاستی پێویستی بە توێژینەوەیە کە ئایا ساغ بکرێتەوە لە ئەساسە ئەو میلۆدیانە فارسین یاخود تورکین یاخود ئازەرین یاخود هەر میلەتێکی غەیرە کوردن بەڵام هونەرمەند محەممەدی ماملێ لەوەشیان بەڕاستی من واز دەکەم تەواوی جێگوری کورد چەند ساڵانێکی بە دوایە نەبێت کە هەست دەکەن دەڵێن ئەم ئاوازە هی میلەتێشترە تەواوی ئێمە وا حساس دەکەین بەو پەیوە جوان و دەربڕینە جوانەی هونەرمەند محەممەدی ماملێ زۆر لە ئیقاع و چوارچێوەیەکی کوردی هەناسەیەکی کوردیانە توانێتی ئەو میلۆدیانەش بەژێی ئینسانی کورد و جێگری کورد و هەوادارانی گۆرانی بێژی گۆرانی دەنجی کوردی ئاشنا بکاتن هذا
زۆر هەوڵیدا کە هانی دەوروبەر و نزیکانی بکە ئەو کەسانی کە دارەدارەی هوەریان لە دڵدا بوو زەوقی هوەریان هەبوو پێی خۆش بوو کە ئەوانە هام بدات هەر لە بنەماڵی خۆرا دەستی پێکرد هەتا دەگەیشتە دەوروبەر و هەر کەسێکی کە زەوقی هوەری هەبوو مشوری هوەری هەبوو بە خۆشیەوە وها دڵگەرمی دەکرد کە ڕێگا درێژە پێ بدا و قۆناغەکانی سەرکەوتنەوە و کەسە ببڕێ ئەو کات بەڕاستی زۆر پێشکەوتوانە بیری دەکردەوە هەر خۆی کاتی خۆی کە لە ژیانی هوەریدا کە دەستی هاتوو دە قۆناغدا کاری هوەریەوە لە کۆمەلگایەکدا ژیاوە کە هوەر بۆ خۆی باوێکی زۆر ناشیرن بوو ئەو کەسانەی زۆر داهاتندە کاری هوەریەوە بەڕاستی دەبواە زۆر بە شەهامەت بانایە هەموو بەڕاستیم پێم وابێ ئەو کەسانی کە لەو سەردەمدا هاتوونە قۆناغی هوەرەوە و هاتوو دە گۆرانیەوە و دەموزیکەوە پێ هەمویان قارەمانی میلەتی خۆیانن بەڵێ خاڵۆیەوەنیم هێشتا بەڵێ خاڵۆیەوەنیم هێشتا شۆرە سوارێکی کەسم هاوی هەری ڕاوکەری خایاڵ ئەو ئاواتو ئارەزوی هەبوو دێگە ئاغ نەمردوم لە چوارڕێی ئازادی لە شارەکەی پێشەوە قازی محەممەد ئەمن دەستم هەڵێ ناوە و سرودی ئێرەقیم خوێدێتەوە بزابلاقی ئاوا دەکرد بەدەستی ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زەبان جایەکە بەخۆی دەکرد دەنگە خۆشەکەی محەممەد ماملێ لە ڕۆژی سەی ڕێبەندانی 1999 گەروی زێڕینی لە ئاواز و گۆرانی کەوت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان و